فەرموو جەنگۆ ئەوە شتەکانت. قوربانی دەستت بم بۆم خەرە کیسێکی تریشەوە با نەدڕێت. هەندە ئەو کیسە نایلۆنانت بۆ هێندە تەسکن بیخەرە دانەیەکی تریشەوە دەی چاوەکە. کاکە خێری شتەکانت لە کیسی نایلۆ وەرگرتەوە کە دەزانی ئاوایە جوورەکەیەکت هێنا با بە هیچ نەدەڕا. ئەو نایلۆنانە زیانەکەیان دووەندەی سوودەکەیانە برالە. باشە دەی ماڵاوەدان بۆ ڕەزیل بووی. هەندە خوانی تایبەتت بۆ مانگاکەشمدا ناوە کوڕاو مانگایم لە خۆم زیاتر سوودی هەیە ها. کاکە پێش هەمان ئەوم داناوە. هەندە ئێستا بە قوربانت دەبم ئەوە چ داوە بە مانگاکە بۆ کوشتت. جەنگۆ بۆ خەرفی خوای بوەستە زوو بڕیار مەدە چیم داوە بە خەڵکەرەوەشم داوە بە تو بە زاتێ خوای. ئەمن ئەو شتانە نازانم ئەتۆ مانگاکەمت کوشتووە حەقت لێ دەکەمەوە دەبێت ئێستا لەو خوانێ مانگاکەم خۆی. جەنگۆ بۆ خەرفی خودای نەکەی کاکە دکتۆری دەبێت بە شەرتی پیاوان ئەگەر خەتای خواردی من بێت دوو مانگات بۆ دەکڕمەوە بەجێ یەکیە. بەداخەوە ئەو مانگا کیسەی نایلۆی لەگەڵ گیاو خواردنەکان خواردۆ خنکاوە ئەگەر نەش خنکا بواە مادەکانی نایلۆنەکە لەگەڵ شیرەکەی تێکەڵ دەبووە دەبۆیە زیان بۆ خۆت چاوەکەم. ئەی نازانین کیسەی نایلۆن لە پێکاتە کیمیاوی ئاڵۆزەکانە لە نەوت و پێکاتەکانی وەردەگیرێت و کاری توش بوون بە نەخۆشی شێرپەنجەیە. خاتوو دکتۆرە ئەو کابرایە هەموو جارێکە شتێکم لێ دەکڕی نرخی شتەکەم لە کیسە نایلۆنەکان لێ وەردەگریتەوە دوایش ئاوە لە سروشدا فڕیان دەدا وەک محتاجی لێ هاتووە بۆ کیسی نایلۆن کاک جەنگۆی. من ئەمانم نەدەزانی لەسەر دەستی تۆ خاتوو دکتۆرە نایلۆ کەم دەکەمەوە وعدەی پیاوان بێت. دانیشتوانی کوردستان لە بازارکردنی ڕۆژانەیاندا بە ڕێژەیەکی بەرچاو کیسی نایلۆن بەکاردەهێن و دوای چەند جارێکی کەم لە بەکارهێنانی کە ناگاتە تەنها 5 جار نابەرپرسیارانە فڕێ دەدەنە ژینگە و بەو هۆیەوە ئاو هەوا و خاکمان پیس دەبێت. بەمە ژینگەیەکی پیس و ناتەندروست بۆ مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک و هەموو زیندەوەران دەخڵقێنن. نایلۆن لە پێکاتە کیمیایە ئالۆزەکانە و بە ئاسانی لەگەڵ مادە خۆراکیەکاندا یەک دەگرێت بە تایبەت ئەگەر خۆراکەکە گەرم بێت وەک سەمون. گەردیلەکانی نایلۆن لەگەڵ سەمونەکە یەک دەگرن و لە ڕێگەی سووری خۆراکەوە بە سووری خوێن و تەواوی جەستە دەگات و دەبێتە هۆکاری بەهێزی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە کە دەشتێتە خوارەوە بۆ ناوزەوی ڕێگری لە ئاو دەکات و بڕەکەی کەم دەکاتەوە. دەبێتە هۆی پیسبوونی خاک و 5 ساڵی پێویستە تاشی دەبێتەوە لە خاکدا و دە بۆ 20 ساڵیشی پێدەچێت لە ئاودا. لە کاتی سوتاندنیدا ئۆکسیدەکانی کلۆرە کاربۆن دەردەکا کە هۆکارە بۆ گەرمبوونی زەوی بەهۆی سووکی کێشەکەیەوە با بە ئاسانی دەیگوازێتەوە ئەوە شۆکارێکی سەرەکیە لە کۆکردنەوەی خۆڵ و پیسی. لە دەریا و زەریاکانیشدا و چەندین زیندەوەری ئاوی و وشکانیش بەهۆی کیسی نایلۆنی فرێدراوی مرۆڤەکان خنکاون و ڕۆژانەش مردنیان بەردەوامە.